گرنگترین خاڵ لە بۆ خۆپارێزی بۆ پێکان ینی خۆگەرمکردن بازاراوەیەکی بڵاوتر لە ناو یاریزانان ئحماکردنی پێدەگوترێت ئەمە پێش با بڵێن چەند ساڵێک بەهۆی ئەوەی کە یاری بچووکراوەکان کەمتر بوون لە یاری گەورەکانیش لە یاریزانە باڵێن یاریگای گەورەکان و یانە جیهانیەکان دەبینی سەرنجماندایە پێش نیو کاتژمێر خۆگەرمکردنی تەواو هەیە پاشان لە دوای یاریەکە دەکرێت بەڵام زۆر جار لە کەم تەرخەمی یاریزانەکە لە بەهۆی تەمبەڵیە بەهۆی بێتاقەتیەوە لە بۆ خۆگەرمکردنەوەی حماکردنەکە لەوانەیە ڕێژی زیادبوون بە پێکانەکەی زۆر زیاتر دەکات لۆ خۆگەرمکردن لۆ گرینگە خۆگەرمکردن یعنی لە کاتی کە خۆگەرمکردن یان ئحماکردن لێدانی دڵ زیاد دەبێت کە لێدانی دڵ زیاد بۆ وا دەکات کە خوێن زیاتر بچێت بۆ ماسوولکەکان و بۆ لەش ئامادەی دەکات کە خوێن ئەو خوێنە ئەکەیت کە ئۆکسسیجین لەگە خۆی دەبات وا دەکات ماسوولکەکان بە شێوەیەکی باشتر کار بکەن و وا دەکات جمگەکان هەندێک نەرمتر بێتەوە و ڕقبوونی کەمتر بێت ئەوش ئەو حاڵەتەش وا دەکات کە ئەگەری توشبوونی بە پێکانی وەرزشی زۆر کەم دەبتەوە لەگەر بە بڵێن بە مقارنەتە بەو کەسانی کە ئحما ناکەن